پرسیاری یەکەممان با لە کاکە ئەمیری بکەین. کاکە ئەمیر مایکەکە مەگرە باشە جانی من با لێرە بێ بەس قسەمان بۆ بکە باشە. کاکە ئەمیر منداڵێک دەبینین لەگەڵ باوچی سەیری بکەن، باوچی منداڵەکە لەگەڵ منداڵەکە زۆر تووڕەن، بە تایبەت باوکەکە تووڕەترە. پێت وایە منداڵەکە کارێکی ڕاستی کردووە کە باوکی تووڕە کردووان کارێکی خراپی کردووە؟ خراپ. کاکە ئەمیر بۆ کارێکی خراپی کردووە پێویستە لەگەڵ باوکمان چۆن بین؟ دەبێت چۆن بین؟ باش بین، خراپ بین، بێزاریان باشە. ئەی چی شتێکیان بۆ بکەین باشە؟ سوپرایزیان بۆ بکەین. یەکێک لە سوپرایزە زۆر خۆشەکان ئەوەیەکە پاک و خاوێن بین، باوەشیان لێ بدەین، ماچیان بکەین، دڵیان خۆش بکەین، کاری باش بکەین. وانە؟ زۆر باشە. با بڕۆینە سەر پرسیاری دووەم. لێرە باوکێکمان بینی کە تووڕەیە، چەند کەس باوکی خۆی تووڕە دەکا؟ کەس. لەبەر ئەوەی پێویستە ڕێزی باوکمان بگرین و خۆشمان بگوێ، نابێت تووڕەیان بکەین. زۆر سەیریکەن. لێرە چی دەبینین؟ لێرە منداڵێک کە دڵی زۆر توندە و خەریکە بگرێت. ئەو منداڵە بۆچی دڵی توندە؟ لەبەرچی چێ پێم دەڵێ؟ چێ دەزانی بۆچی دڵی توندە؟ هەجانی من دقەیەک دووبارەی دەکەیەوە. لەبەر ئەوەی چی؟ لەبەر باوکی ئیزعاج باوکی ئیزعاج کردووە. زۆر باشە. یارمەتیم دەدەی هەڵی بگرینەوە؟ ببوورە دەستت خۆش بێ. ئەو ماچ بۆ هەڵدا. ئێستا دقەیەک سەریکە ئەوە بۆی هەڵدای. زۆر باشە. کەواتە باوکی ئیزعاج کردووە وانە؟ زۆر باشە. کەواتە ئێمە نابی باوکمان ئیزعاج بکەین لەبەر ئەوەی کارێکی هەڵەیە. ڕەنگە هەڵەیەکی تریشی کردبێ، ئەویش ئەوەیە لە ماڵەوە ماڵەوەی پیس کردبێ. چەند کەس ماڵەوە خاوێن دەکاتەوە؟ ئەی چەند کەس کە بەیانیان دێتەوە ژوورەکەی چا دەکات؟ ئەی چەند کەس کە دێتە بدێتە باخچە جێگایەکەی خۆی چا دەکات؟ ئەی دەبێت بە تانیبالی فوت جێگایەکە بەجێ بێڵین دایکمان چا چیکە؟ بۆ دایکمان چی لێ دێ؟ ماندوو دەبێت، وان بێزار دەبێت. بابیش دەڵێ چایم لە بۆ دێکە ئەوش ماندی بووە. ئەویش ماندی بوو. ئیشەکانی ماڵۆش دەکە ماندی دەبێت. ماندوو دەبێت. زۆر باشە.